بانکردن بۆ نوێژکردن لە کاتی ڕۆژاوادا لە مزگەوتی محەممەد لە واشنگتن واتە کۆنتترین کۆمەڵی مسلمانانی ئەفریقی ئەمریکی لە ئەمریکایە. زیاتر لە 500 مسلمانی ئەفریقی ئەمریکی لێرن، هەروەک گەلێکی دیکە پێش ئەوانیش لە دەی 1930 لێرە نزام بەڕێوە برد. تالیب شەریف خانەنشینێکی هێزی ئاسمانی ئەمریکا ئیمام جومعەی مزگەوتی محەممەدە. ناوبراو دەڵێت ئازموونی مسلمانانی ڕەش لە ئەمریکا لە زۆربەی مسلمانانی دیکە جیاوازە. زۆرێک لە ئافریقایی ئەمریکاییەکان لە ئەمریکا پاشخانێکی کریسچیانیان هەیە. ئێمە لە ئەمریکا بووینە مسلمان، زۆرێک لە کەسوکارمان زانیاری ئەوتۆیان لەسەر ئیسلام نییە، جا بۆیە دەبێت زۆر شتیان بۆ باس بکەین، زانیاری بدەینە زۆرێک لەوانەی لە دەوروبەرمانن، چونکە ئاینی ئیسلام وەک کەمایەتیە لێرە. جۆسلین کۆڵ تەمەن 24 ساڵانەیە بە پارسەنکردنی ژیانی مەسیحی لەگەڵ نەریتەکانی مسلمان گەورە بووە. دایکی ئەندامی گروپێکی مەسیحیەکان لە حاڵێکدا بابی بوو بە مسلمان پێشەوەی خۆی لەدایک. هەر کاتێک لەم مانگی ڕەمەزانەدا لەگەڵ باوکم بم مناڵیم بیر دەخاتەوە کە دەچوینە بازاڕە گشتیەکان بۆ کڕینی خوورما بۆ بەربانکردنەوە، هەرچەندە تەواوی ڕۆژەکە بە ڕۆژوو نەبووم، بەڵام لەگەڵ باوکما کاتی بەربانگ خوورمام دەخوارد. لە حاڵێکدا ژنان لە ژووری ناسراو بە خوشکەکان سڵاو لێک دەردەکەن، دەستەی نێو ئاشپەزخانە پەلە دەکەن بۆ ئەوەی خواردەمەنی مریشک و برنج لەگەڵ لوبیای کوڵاو بۆ بەربانگ بدەنە خەڵک. پەڕای ئیبراهیم مۆمێن کە باپیری کۆی لێبووە، ڕەمەزان هەلێکی گرنگ بۆ دابەشکردنی باوەڕی خۆی لەگەڵ ئەوانەیە مسلمان نین. بەڵام ناوبراو دەڵێت 10 ساڵ دوای 11 سپتامبەر گەلێک ئەمریکی لە مسلمانان دەترسن و ئیسلامیان بەلاوە گرنگ نییە. منیش لەوێ بووم و لێیان پرسییم خەڵکی چه وڵاتێکێت، چونکە زۆرێک لە ئەمریکاییەکان ئەو بۆچوونەیان هەیە کە مسلمانان لە وڵاتانی ترەوە هاتوون. من خەڵکی ئەمریکام، پاسپۆرتەکەم نیشاندان وەکەی ئەو لێی نووسرا بوو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئیمام شەریف دەڵێت پەیوەندێکی چڕ و پڕ لەگەڵ خەباتی مێژوویی ئەفریقی ئەمریکیەکان بۆ ئازادی یەکسانی لەوە تا کۆتایی کۆیلەتی لە 1860 و نەریتی ئیسلام بۆ گەڕان بە دوای ئازادی ڕۆحی ڕەوانیدا هەیە. ناوبراو دەڵێت ڕەمەزان هەلێک بۆ مسلمانانی ڕەشپێز لە ئەمریکا ڕەمەزان و بیربێنەوە. دەزانی ئێمە لە کۆیلایەتیەوە هاتوین، جا بۆیە وەک ڕێڕەوێک بۆ بینینی ئازادی مرۆڤ، جا لەو ئەزموونەوە ببیتە مسلمان سێ دەستەواژە بۆ دیار دەکا: ئازادی، دادوەری، یەکسانی. ئێمەش ئەمانەمان دەویست و هەموو مرۆڤێکیش دەیخوازێت. ئەم راپۆرتەتان لە دەنجی ئەمریکاوە پێشێش کرا.